فدراسیون شاخوانی کوردستان و هەروەها ناوەندی سلێمانی فدراسیون شاخوانی کوردستان کۆبوونەوەی گەشتی ئەوڕۆمانواتە بە ناوی ڕۆژی شاخە لەسەر زنجیرەتیای هەیبەسوڵتان گەشتێکی وەرزی پاییزەمان ئامادە کرد و بۆ هەموو کوردستانیان لە هەر پێنج پارێزگاکەی کوردستان. ئێستا ئەمڕۆەوەی کە کردمان وەکو شاخڕەویەک وەکو ئەوەی فستیڤالێک کە پیشان بدەین بە دنیا ئێمەش هەین ئێمەش دەتوانین لە بوارەکانی خۆمان کە مەبەستمانە بەرەو پێش بچین و سەرەتایەکی باش دەست پێ کراوە دڵنیان بۆ داهاتوە توانین کە گەشت بینین و توانین زیاتر لەو وەرزشە پەرە پێ بدەین. فداکاری ئەو هەموو ژیانە ماڵ بە کۆڵی ئەو هەموو ساڵانە کە ماڵ بە کۆڵ شوێن خەڵکانی هەژار ڕێزلێنانێک بوو بۆ ئەو ئافرەتە گیاننەویستەی کە خۆی دەردیتەوە لە نوێنەرایەتی زۆربەی ئافرەتانی کورد کە لە چەرمەسەری و بەڵام لە هەمووی گرنگتر ئەوە بوو کە خێزانی مرۆڤێکی بلیمەتی شاعێری نووسەری ناوداری کوردمام هەژاری مکریانی بوو. اتحادەکانی تر ئەمە اعتبار و گرنگایەتی و بایەخداری خەڵات چەند مانگ پێش ئەوەی کە مامۆستا هەژار لە دنیا بچێ هەموو بەرهەمەکانی پێشکەش بە دادە مەعسووم کرد کە داهاتەکەی بۆ دادە مەعسووم بێ و بۆ خۆی زانێت چی لێ دەکات. 2 ساڵی لەوە پێش دادە مەعسووم بانگی کردن و کوتی ماجد دەمهەوەیە کە منیش ئەو بەرهەمانە کە مامۆستا بە منی بەخشیوە منیش بیبەخشم بە زانستگای کوردستان لە شاری سنە. دێ و نەبێ دەبێ دیمەنی پێکێنانی ژیانێکی ئێمە لێرە ئیشمان فرۆشتنی سەوزە و میوەیە دوو زۆرە بڵێن دوو بابەتمانەیە خۆماڵی و بیانی. خۆماڵیەکان ئێستا بەرەو پای زەڕوە کەمتر بوویتەوە بەس زیاتر داوا ئەکرێت بەس لەبەرەوەی وەرزی پاییزە کەم بوویتەوە کرۆسکە هەنزیرەی خۆماڵی ترەیە پاییزە خۆماڵیەکەی کەمتر دەبیتەوە بۆیە پشت بە دەرەوە بەستین و لە دەرەوە بۆمان دێت. ئێمە لێرە دوو جۆرە بەرهەم دەفرۆشین سەوزە و میوەیە میوەکەی کە بیانیە پرتەقاڵە سێوە ئەو جۆرانە لە دەرەوە خۆماڵیەکەش کرۆسکە وە ترێشە کە تامێکی تایبەتی خۆی هەیە. استشعر عن البيت